وەتەن گیان و سەر و ماڵم فیدای تۆ وە گیانی من کەوێت دەرد و بەڵای تۆ لە پێناوت دەنێم سەر تا بزانی منم ڕۆڵێکی ئازا و باوەفای تۆ لە بۆ پاراستن و حفزی سنوورت لە باوتی ماژین و سینگم قەڵای تۆ بە شینکە و گوڵ سەراوسەر سوور و شینە چ جوانە دیمەنی چێ و چیای تۆ بە ناوی بەرزەناوی بێهاوتا خودای بەدیهێنەری جوانی و ئەوین سڵاو هەزاران سڵاو بە جوانی بەرەبەیانی کوردستان پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز بەخێر بێنەوە بۆ کانگای ژیان بە هەر سەرەتای بەیانی جێەوە خۆشەویستان و ئازیزان لێرە بەتاڵ بکەم هەرچەند کەژ و چیا و دیمەنی ناوچەی کوردستان بەڕاستی خۆشە بەڵام ئەوەی کە ئەوڕۆ تایبەتمەندێکی یەکجار سرنجڕاکێشی بێرە بەخشیوە شوان و مێگەل و بوونی کانیا و گۆلێکە لە پەنا من ئەوڕۆ قەرار وایە بچین سەردانی ئاوایی چەشمەگوڵ هەڵکەوتو لە 14 کیلومتری شاری شنۆ سەر بە بەشی ناوەندی بکەین هەر وەک باسم کرد ئێرە کانیاوێکی لێ هەڵکەوتۆ بە ناوی کانیاوی ڕیکاوێ کە دیارە و وەک ئێمە بزانین هۆی ناودێرکردنی ئەو ئاواییە هەرە و کانیاوە بۆ ئێستا بۆ زانیاری زیاتر و ناسینی زیاتری فەرهەنگ و کللتوری خەڵکی ئەو ئاواییە لەگەڵمان هاوڕێ بن. سەرەتای بەیانی ڕوومان لە ماڵە مامە ڕەسووڵی خۆشەویست و ئازیز کرد ماڵە مامە ڕەسووڵی دەرگ بە باغە و هەروەک دیتیان ئەو جیایی کە لە نێو باغیدا درا بوو مامە ڕەسوول لەگەڵ داخانم لەگەڵ کوڕەکان خەریکی خڕکردنەوە بوو دو هاتین لێرە دانیشتین و داخانم نان و پەنیر و چایەکی بەتامی بۆ هێناین چا بە ئاوی کانیاوی چەشمەگۆلی بەڕاستی جێەوە بینەرانی خۆشەویست و ئازیزمان خاڵی ئێستاش وتوێژەی لەگەڵ مامە ڕەسووڵی و لەگەڵ ماماغای پێک دێنی بزانین چیان دە هەمبانەدا هەڵی ڕێژن سڵاو لێبێ مامە ڕەسوول گیان سەلامت لێبیا خوا زۆر بەخێرەی سەرحەرتێک چاوی من چاو سلامت بێ مامە داتوو بەخێرەی سەرچاوی من زۆر سپاس مامە جان باشی شکور سلامەتی بە کەیفی الحەمدولillah سلامەتکە ڕەحمەت لە دایک و بابت ڕووسپی بی سلامت بیاختا مامە گیان زیاتر خۆتان دەناسێنم زانین چێتان پێ دەڵێن ئەمن ڕەسوولیم پێ دەڵێن خەڵکی چەشمەگۆلێم تەمەنت چەندە مامە گیان تەمەنم 76 ساڵ 77 ساڵە تەمەن درێژ بە یارەبی کوڕی چێ بوونە کوڕی ئەحمەد دۆڵەیی وەلە دیێرەنە مامە ئەرێ وەڵڵی بابیشم وەلە دیێرە بووە سڵاو لێبێ مامە گیان ساوەکانم بەخێر بێ سەر عەمرەکەم زۆر سپاس مامە گیان سلامت بی مەمنونم خۆتان دەناسێنن من محەممەد سەدیق ڕەحمانی خەڵکی ئاوای چەشمەگۆل تەمەن چەندە مامە گیان 6 ساڵ تەمەن درێژ بن یارەبیەوەش وەلە دیێوە ئاواییان نەوەڵا من وەلە دیێرێن وەلێ پردایەمە چەند ساڵە لێرە دەژی چەند ساڵ لە زمانی ئاغا و ڕایەتی وەدید هەر بەخێر بێ دەی مامە ڕەسوول گیان وەلە دیێ و ئاوایی بوونە و لێرە ژیانتان ڕابواردۆ بڕێکمان باسی ژیان و گوزەرانی خۆت بکە دەورانی منداڵی زەوانی بە زمانی منداڵە لێرە زۆر بخۆشی دەگوزەران و زۆر بەڕەحەت بوون و فقط ئەوە تەشریفات و شتە دەگۆڕەدانە بوو چۆن بوو خەریک بێت چ بوو ئەمە دەچوینە بەربەرخان سێ چوار کچم دەگەڵ بوون هیچ من پاتۆڵما دەبزانە بوو بە خدای بێ پاتۆڵ بوون پێخواز بوون سەرڕوود بوون فقط کراسێکی درێژمان دەبەر دەکرد هەتا سەر چۆکانماندان نەدەزانی نێر چیە و مێ چیە بە خدای ئەوە کچەکانی ئاوایە کچەکانی ئاوایی جیران بوون هەمووش مەمکن وەگرا خوارد بوو وەڵڵا هەر سێ کچ ئەلان یەکچارەوە لە نەڵیوانە یەکشانەوە لە کاریسپێ بە ڕەحمەت بیپارەکە مرد یەکشان وەڵا ئەوە لە بەردەقەلیە یارەبی ڕوحێەوەی کە خوددا عەفوی کردووە هەر شاد بێ یارەبی ئەوانی کەشەر بێم زەڕەت بن ئینشەڵڵا زەی شۆخی جەفەنگیش و دەکرد لەگە کچەکە وەڵڵای قسەی شۆخی بدەفەنگەما بۆ خۆ بەکڕا شۆخمان دەکرد هەرو چێنمان دەکرد تۆ پێنمان دەکرد ئەمە ئەو مەسەلە دەگۆڕەدانە بۆ بڵێ تەماتێک بکەین هیچ هەر فکریش نەبوو مامە گیان ئێرە زمانی ئاغاوەتان وە بیر دێ لێرە باڵارێ وەڵا زمانی ئاغا بوویدی بۆمان باسکەم زانین چۆن بۆ ئاغان بۆ ئاغا بەسەر دێ ڕادەگەی و دەودوو لێ وەردەگرتین و کاسین دەکرد و بێگاری پێدەکردین و ئەوانەی ئەو پێدەکردیدی بە هاوینێژداد هەر لە دەباران دووباری ئەو دەیبردوو هەش باریش بۆ مەدەماوە ئەوە کەسی مەبوو دەی مامە گیان ئاغا دەهات دە و دوی خۆی دەبروایە ئاغا لێرە بوو
ناغا بخۆی لێرە نەبوو بخۆی لە دەرسێ بوو دەیخوێن منداڵ بوو جوان بوو لێ ڕزایی دەیخوێن کابراایك بەسەر دێرا دەگەی ماڵە عەجی شێخاڵی بوون ئەلان ماڵیان لە بەردەخەلیە ئەوان بەسەر دێرا دەگەین بخۆشیان دەوڵەمەند بوون پیاوی دەچاک بوون دەوڵەمەندێکی زۆر سەر ئاوەڵا بوون ئەنسانی چاک بوون دەگەڵ عالەمە ڕەفتەباریان خۆش بوو ئەنسانی دەچاک بوون وەڵا هەر چەندی خوددا ئەز دەکەوەندە باش بوون پیاو قەتی لەبیری ناچێت گەر ساڵەشی دەگەڵەوان دەدێدابێ هەتا ئەمرێ لەبەری ناچی مامە جانبیرەوەری تایبەتت لیان هەیە بەڵێ وەڵا ئەوە لە مەزرا ئەمە دەچوون لەبەر وڵاغان بوون لەبەر بەرخام و داهاتینەوە کراسش درێژن دەبەردا بوو بە ڕەحمەت بینێوی کاگوسێن بوو حوسێنی عەجی شێخاڵی کراسەکەی لەبەر دەدەینان دامێنەکەی گرێدا بە یەخەیدا پڕپڕی دەکرد لە گەرم باسکانی دەبەست و بەسەر شانیدا دەینان بە ڕووتی کچ و کوڕ گەرمەکەن دەیناوە بۆ ماڵە بۆ دایکن بۆ بریشکات داهاتینەوە نەدەزانی حی بۆ مەیبە نەبوو وڵا دەگۆڕەدا هیچ یەک ماڵە بوو تەواوی ئەو دێی دەتکوت تاقە ماڵەکە بە خودای بێشەریکە یەک بەشەر فەرقی جوداگانەی نەبوو باوەڕم پێ بکە دەڵم سوێندێ بخۆم یەک بەشەر لەو دێ لە حەڵاڵەکەی خۆی زیاتر فکریوەی نەبوو خراپەی لەگەڵ یەکدری شەیتانی لەگەڵ یەکدری ئەو دێ وەکو ماڵە شێخان مابوو کا حەمە سەدەق دەم کشت و کاڵ بە چ شێوەیەک بوو چۆن و کار دەکرد واللهی ئەو دەم ئەو تەرفروش نەبوو ئەو دەمی جووتی کەڵان و جووتی گاو ئەوان هەبوو کەسێکی وە پاش کەوتبای و یا لە دوای بە یاریدێکیان دەکرد هەر وەزیان بۆ دەکرد کۆمەجیان دەکرد و نادێش کە بۆ دوای بکەوێ لە کەشاوەرزیدا لە کاروبارێکدا جەماعەت کۆمەژیشی دەکردەوە گەڵحان نەبوو هەر وەزیان بۆ دەکرد و کاروبارەکان بۆ ئەنجام دەدا دەی ئەو دەخڵودانە کە دەهاتە بیسلا هەڵوو دەگرتەوەوانێک چۆنتان ڕادەگرت چۆنتان هەڵدەگرت لێرە خۆ دەم یەکسەرە نەدەفرۆشراوە کۆلان وایە نەوەڵان نەدەفرۆشە ئەو دەمی دەنهێنا ئەوەی بۆنان کرا مەسەندا لە باراشیان دەکرد و لە ماڵەدایان دەنا باقیماندە ساڵان بۆ دەخن ساڵن دەکرد و ئەویشن هەڵدەگرت بۆ باراشی بەهارێ مەسەلەن بۆ ستانێ ئەوی لازمیش بە مەسەن بۆ احتیاجی ماڵە دەنفرۆشت و دەناویکە هەڵدەگرت ساڵان دەکرد بۆ خۆتان ئاردوو لێ دەکرد لەو گەرم شتەی بەڵێ لە ئاشی لێرە لێ بوو نەوەڵارە لێ نەبوو دەچوونە ئاڵیاوێ سەوزا قەڵاتان ئەوانە هەیبوو ئاشی ئاوی لێ بوو ئاشی ئاوی لێ بوو ئاشی ئاوی حەسەنوانی هەبوو ئەوانە ئادوا بوون ئاشی ئاوری حەسەنوان ئاشی ئاوی لێ بوو دەناوان ئاشیوان لێ نەبوو مامەجان ئەو شاخ و چێ و کەژوچیانە و دەوروبەرەی زۆر چوویە وایە بە پێوەی کە ماوەی 50 چەند ساڵە لێرە دەی دیبوومان نێو دەبم بزانین شاخ و چێ و چێ لێ بەری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوە و باشوور و باکوور وەڵای ئێرە باشوور باکوورەوەی نازانم لە مەسەڵی دەو شاخانەمە ئەوانە چووینە ئەو مەسەنەوە بەردی گەورەی پێ دەڵێن لەوە شاخی گردی مەلاقانی پێ دەڵێن لێرە شاکە مەسەن قەڵاتگەی پێ دەڵێن ئەوانە چووینە بۆ پشتەوەتە دەچێت دەرەسوور و پادار و ئەوانی لێە ئەو دەستەمان نەچوومە ناوەڵە بۆ لە نەچوومە بۆ کوێستانی چێلەشی نەچوومە شۆستانیشی بەسەرەوەی شۆستانی بەسەرەوەرەوە چونەتە چێلەشینە چۆستانش خۆشی هەیە کانیا و چۆ ماوچی لێە ئاوی حەسەنی بڵێ ئاوی زۆرە دەی مامە ڕەسوولجان باسی شۆخی سۆحبەتانە قەدیممان بۆ بکە کە لەگەڵ لاوەکان لاوایتان کرد بە خودای جاوای خوشکێ من یەکێک دەبۆ گاوان کابراچیان لە پشتێرە بەس دەست و لاخان دەبەستون لە بەدەنیا گرێ دەدا و کابرا دەڕۆی بە دەوری عالەمەدا دەڕۆی دەیکوت کاکە هێوارەیە هاتوومە بۆ نانی گاوانیە وڵا دەیکوت نیمانە دارێکیان لێ دەدا دەڕۆی دەچۆ کنەویدی لە کنەویدی دەیکوت نانم دەیە دەکۆڵانیمانە دارێکیان دە خەڵگەی دەکوتا هەڵدان دەچۆ کنەویدی لەوێ شەر ئەوانە ئەمە جوورەی چوار دەوریان پێدا کابرای سەر پشتێوە هیلاک بووە کابرانی گوێ لێ نیەوە لە پشتەی کروێنی تێریان دەکوتا کابرا هیلاک دەبوو داودارێک بابە بۆ خاتی وڵای لاقم بکەنەوە مردم مرد چارە چ بۆ دەبۆ نەفەرە کوتێکی خواربەتە ئەوە شۆخەکانەوە دەکردی هیچ ژاگەیان نەدەکرد بەخڵاو دارە هەرە وەختە بکەوی دەکەوت وەڵڵا خۆزگەم بە خۆتان خۆزگە بەو دڵە شادەیان ماشەڵڵا هەر بژی مامە ڕەسوولجان کا حەمە سەدیقجان دەست و چاو خۆش بێ ئاڕەبی کا حەمە سەدەق گۆرانەکەشی بۆ نەکوتین هیچ نییە دێ قەرز بێ لەسەرتان سلام علیکم. سلام بخیر است. باشش کن مامە جان. زۆر بەخێری دایکم. سلامەتی ماندوو نەبێەوە. ئینشاڵڵا زۆر بەخێری است. خۆت دەناسێنی مامە جان. فەرموو. نێوتان چێ؟ نێوم ڕاحیمە. کاکە ڕەحیمی چی؟ شۆرەت تایی.
تەمەنی چەندە مامەجان؟ والله يمكن 10 ساڵ بووم. ماشەڵڵا تەمەند درێژ بن یارەبی خەریکی چ بوون؟ لێ گەڕە لە ئیزنێ مامەجان خەریکی چ بوون؟ تۆزێمەکە وڵای خەریکی نەو داوری مارە شکاون هەڵیگرینەوە داریت کێ باوێنێ. بۆچی؟ وڵای دەڕوخێ زستان حیوان تێ دەکەین. سەربانی هۆڵیە سەربانی هۆڵە بەڵێ. هەربوو ساغ بێ ئیشەڵڵا. دەست نێشی بە. مامەجان وە قەدیمی شەرەوە کارەوە دەکرد؟ وڵای قەدیم لە پێ خاڵسی جوتن دەکرد بە کاڵی. بەڵێ. العالم بەڕەحەت بووە کەوشی چاک و دەلی چاک و حەمامی چاک و سەربانەکەش سەربانی قەدیم ماوەتەوە. هەری قەدیمە ئەێ وڵای زمانی بابمە. دەی مامەجان بۆ لەگەڵ کاکەی فقط بە تەنیا کار دەکەم بۆ کەس لە یارمەتی وڵای ئەلعان دایکم کەس یای کەس ناکە دەقوڵای عەسەی برا دەینانێ. بۆچی؟ ڕوحم نەماوە. بۆ خۆت یارمەتی کەست دەکرد؟ ئەو زمانی بام دێ کوڕ ڕۆڵە حاضر کوڕ عادەت نییە. کوڕ دەبێگە کابرا کۆمەدی خەڵکی بکە بچی بوو خەڵکی بچێ کاری بکە. ئەلعان نایکەن. بینی خۆمان بێحان بۆ خۆت بە دەوری کەسەوە هەی؟ خچم پێ ناکێت تازەخانەمە من. هەربوو ساغ بێ. بەناشکوێنام تازە چ بە من دەکرێ وڵای پێمەردانیم پێ ناکەوەتەوە ئەوە نەوەمە هێنامە یاری دەم دەکارەبی ئەمەدیێش بێ. خدا لێکتان نەکە یارەبی قالبوو ساغ بێ ئیشەڵڵا جەوابە چەندی تەواو دەبێ و سەربانە ماما. تەواو دێ بە ئابوو نوۆژە تەواوی دەکەن ئینشەڵڵا. ئەی ڕەبی قالبوو ساغ. دارانێ داوێنێ و دای پۆشینە. مامەجان بۆمان باس بکە دەی بزانین چی لێ دەکەن چۆنی چاک دەکەن. ئەو دارانێ داوێمە دوا قامشی داوێمە و لاجۆنی دایامە سەرێ و دوا گڵەبانی دەکەمەوە. دوای گڵەبانەکەش ئەگەر ڕێمە بۆ لەحال ناحان گەرما بۆ سواقی نابێت دوا سواقی دەکەم. هەجی تەواو دەبێت کارەکە. باشە بۆ هەرو دارانەی ناوێنەوە. ئەوانە بەکانە هەم ڕزیوە دەشتێن. هەم ڕزیون. مامە قایم دەبێت سەربانەکەتانجا یا دڵۆپەی دەکات. ناو دارە چاکان دایمە و دای خۆی شۆرەکاتی بۆ دێم لایلوێنتی دایم و. مامەجان بۆچی گڵی شۆرەکاتی پێدا دەکەن؟ وڵای خانم بۆ ویزوگامی نای بە وجوورە خانم ئەوە تەیدی هەموو ویزوگامن ئەوە بەکار نایە بۆی نای پۆی لە خەرزکە ویزوگامیکەی بە گڵی شۆرەکاتی بە 3 ساڵات لۆپەی ناکە. باشە گڵی شۆرەکاتی چ فەرقیە لەگەڵ گڵی دیکە؟ فەرقی زۆرە گە تێدا بیعان هەوە شۆرەکاتە وەک تبداڵە وەک چیلاتوە وەگەی قێوانێکی ویزوگامی وایە قایمترە لە گڵی قایمترە لۆپەی ناکە ئەوە ڕناگرێ. دارەکان چی دارەکان فەرقیان هەیە؟ دارەکە دیعانە و دارە هۆ دارە یەکن ها. نایەک نینە دێت فەرقێکیان هەیە ئەو دارە چێ و چییە؟ ئەو دارە ڕزیوە تازە بەکانە زمانی قەدیمی بابمە ئەوەش تازەم کڕی دێهایە سەری ئینشەڵڵا دای دەپۆشینەوە. قالبوو ساغ بێ مامەجان دەست و چاو. سەعادێک چاو زۆر بەخێر. شوێنێکی ئێمە ئێستا لێی دانیشتووی ناوباغێکە لە ژێر سێبەری ڕیزەدارە جۆزێکی بەڕاستی هەوا و هەوایەکی خۆشی هەیە واوایە هاتووینە خزمەت برای کە حەمەسەدیقی کە حەمەسەدیق بخوان حەیرانیان بۆ نەکتوکتی براکەم دەنگ خۆشە و دەنگیشی چاک دێ ئێستاش لە خزمەت برای کە حەمەسەدیق و کوڕی مامەڕەسوولی خۆشەویست دایم بزانینەوە خەریکی چنە لە ئاوایە دا و ژیانیان چۆن دەگوزارێن سڵاو لێ بە کاکی من بەخێری سەرچاوەکەم سەر عەبری من زۆر سپاس سڵامەت بی خۆتان دەناسێنن بەڵێ با پێڕەحمانی چەشمە بووە برایکە حەمەسەدیقی تەمەن چەندە کاکە 45 ساڵم تەمەن درێژ بن یا ڕەبی خەریک بچین کاکە کەشاوەرزی قالبوو ساغ بێ یا ڕەبی زەوی زار یا باغ و باغات زەوی زار ئارێ وەڵا لە چەشمە بووە قالبوو ساغ بێ ئیشەڵڵا لەسەرەتەوە خەریکی و کارە بوونەیدی ئارێ وەڵا هەوڵ هەن بۆ العەن ماوە دەنە بەڵە هەوڵ هەن بوو قالبوو ساغ بێ سلامەت کە ئینشەڵڵا مەمنون ئەم بەرهەمی زەوی و زاریێرە چۆنە و زیاتر چ دەچێنن وەڵا عەملای زۆر باشە چەوەندەر و گەنم بەگشتی باغ و چەوەندەر و گەنم بەگشتی ئەو سێشتە قالبوو ساغ بێ یا ڕەبی کاکە باپیریان وەکو شاخەوانێکی باش وەکو وەرزێڕێکی باش بەگشتی وەکو پیاوێکی هەڵکەوتو لە ئاواییدا پیان ناساندوین جاسا دەمانەوێت کە باپیر وەکو وەرزێڕێکی هەڵکەوتو بۆمان باسی وەرزێڕی لە ئاواییدا بکە بزانین چۆن و بە چ شێوەیەک بەڕێوە دەچێت کاکە وەڵای دا دەخزمەت دامار عەملای زۆر چاک بەڕێوە دەچیە ئەرعەملای هەمووی بارانیە
دەوڵەت دیدی ساڵی هەمیەقی بوو لێ داوین و هەموو بۆ کردوونی تەبارانی و ئەرحەم لای کاسبەکەمان هەمووی باشی هیچ خراپ نییە بۆ جوورە شتەی مشکلن نیعیز ئەیدی دەستخۆشی لەم گۆژەکەمان گۆژەوە هاتوونە و خۆیایی مەسەن بڵم داغڵودانە خراپ نییە چەوەندەرە مەسەن خراپ نییە ئاون ئەرحەم لای تەسەر هەیە دەڵێن بە شێوەی مکانیزەوە تا پێشکەوت و کاروبارەکەی بەڕێوە دەبن چۆنە کاکە بڕێکمان بۆ باس بکە وەڵی جا بە شێوەی مەسەلەن ئیدی ئەمە هیچ شتێکی وانە لە خۆڕان ناچین بڵین وڵی ئەمە زەوێک مەسەن 2 کیلۆ چەوە دەربێ مەسەن 3 کیلۆ پێوەکەی ئەوە یەکیان مەسەن ئاو شتەکەی وەختی خۆی دەیدێنن ئەوجا لە بۆیە مەسەن ئاواغا مەسەن بە خۆی مکانیزەیە ئەوە مەسەن زۆر شت دی تەکبیری بەوەی دەکەین مەسەن کارەکەمان بەوی جوانتر دەچێتی پێشێ بەو خاترەیە ئەیدی ئەرحەم لای لەوەی هیچ مشکلمان نییە قالبوو ساغ بێ یا ڕەبی جا کاکە دەڵێن شاخەوانی ساکیشی وایە ئارێ وەڵڵا دابزانین چۆن خۆ کاکە تەمەنێکی واشی نیە 45 ساڵە خام تقریبا پیاوە تەمەن 45 ساڵەکان وەکو قەدیم هۆگریان بە شاخوچێ و لای نیە بزانین چۆن گووا هۆگریتان پەیدا کردووە وەڵی ئەمن دە ئەسلدا بە وەرەدی لە چادران بوومە لە دایکم جا جارەکانە چونکە هەوڵش مەڕووماڵاتە نەبوو لەو شاخانە بوومە ئەلعانیش بۆ خۆم کەیفم پێیدی و دەستمە و شاخانە مەسەلەن بۆ کارژی هەردەچم بۆ هەنجیری هەردەچم ساڵی لەوانەیە 100 کیلۆ هەنجیری بێنم بۆ مرەبا زابی لەمان بۆ جورشتانە زۆر دەچم جاکانیش هەموو دەناسم بۆ چ دەبن بۆ چ نابن زاوە چەند وەخت دەڕۆن بە خودای لەوانەیە جارە بەهاران هەر بە دوو ڕۆژان جارێک دەڕۆم بەهاران جاری وا دەچم دوو شەوە لە چۆستانە دەمێنمەوە ئارێ وەڵڵا دەستا و خۆش بە کاکە باپیرجیان کاکە باپیر دەڵا ئەو ساڵ بۆ خۆم تۆوی کەنگریم چاندۆتەوە وایە کاکە باپیرجیان بۆمان باس بکەم زانین تۆوی کەنگری چۆن دەچێنەوە بەتایبەت بۆ کەسانێک کە هۆگریان بە سروشت و کەژوچێ و چیا و جیاگۆڵ هەیە وەڵی جا ئەمن بەهاران دەسمە کەنگرەکەی دێنم وەختی هەنجیرانی مەسەن ئەو دەمەی کەنگر ئیشک دەبێت لە تۆوی دەکا لە شاخی تۆوەکەی مەسەن زۆر لەسەر بەری هەڵدەوەرێنم حەجێکی گەیشتمە مەسەن بە گوچانیە قوڵکیاڵ دەقم و تۆکەی کێ دەکەم دەکرێنە بەردانی هەر دەکەم حەجێکی بگەمێ خدای ئەمن بۆ خۆم 2 ساڵە شغڵم ئەوەیە لە شاخی ها هەڵیش دەداتەوە دیو کەنگرە هەڵیش داتەوە نیشانم کردوشیم بۆتەوە هەموو شت تۆ هەر وەک بیستان لە فەرمایشتەکانی کاکە باپیر دەبینن کە بە شێوەیەکی زۆر سادە دەتوانن هەم کەڵک لەو جیا و گۆڵی وەرگن هەم بە جۆرێک بیچێننەوە کە بۆ داهاتوو بۆ کەسانی دیکەش جێی کەڵک وەرگتن بێ باشە کاکە باپیرجیان ئەو شێوەیە کە جەنابتان باستان کرد دەڵێن تۆوی کەنگری دەچێنینەوە فقط تایبەت بە کەنگرە یا بۆ جیا گۆڵی دیکەش بەکار گۆڵی دیکەش بەکاردێ ئەم شخصی بۆ خۆم مەسەلەن هەبنی کوڕادەم هێناوەتەوە ئەلعانە ماڵە چەندمە زۆری جوانە لە نێو خۆڵی ئاوایش ئاوای لە عسارەکە خۆم چاندومە هەم ئیلوشە هەم ئیکڕادێ هەرچیان دڵت ناچاوی لێ بکەیت جا بەو خاتری دەڵم تەواو ماشەڵڵا کاکە باخچەی لێرە داناوە شاخوچیاکەشی بوژاندۆتەوە تا ئەوەیە ئەو جورشتە مەسەلەنەکە بیچێنیویان نێنێ لێ فڕایدێشی نەبیتەوە جا سرە ڕای هەموو ئەوانە گوزاریشیان لە کاکە باپیر داوە لە سەبارەت بە هونەر و مۆسیقا ئەوانە دەڵێن دەنگێکی خۆش بلاوێنیشی هەیە وایە کاکە باپیر بەڵێ دەخزمەتت دامە بژین ئینشەڵڵا کاکە جا بۆمان باس بکەم زین لە کەنجەوە و هونەرە لە نێو بنەماڵێن گۆدا خوڵقاوە هەرەنگۆ بوونە کەسی دیکەشتان هەبووە وەڵی جا ئەمە بۆ خۆمان بەڕەحمەت بێ باویشمە دەنگی خۆش عیرانی دەکوت خدا لێی خۆش بێ ڕەبی کاکموانیش دڵێن عانەکانە کاکموانی دیەوە بەڕێک تەمەریان جۆسەری پیان عیبە ئەمی بۆ خۆم زەردە دێڵم ئەی لە خدای بە زیاد بن مەسەن لە شتۆر لە شاخشتی دێڵم ئاوە جاریوا جوانشون مەجلیس خڕدەبینە بۆ خۆم دێڵم گۆرانی ئەسڵ ئەسڵنی دیێوانی ئەوەی کە بە ئیسلاحات شاخ و چێ وەستی ئینسانی بزوت پێ و شتێکی کوتپێی دی هەر بەڕاستی لە دڵدەنیشێ وڵای جا ئەو جوورێ دە خزمەت و دامە دەی کاکە باپیرجانە هەم بۆ ئێمە بۆ بینەرانی بەرنامە چ دامادە کردو هەرچیەنگو پێ خۆش بێم دە خزمەت و دامە هەر بژین ئینشەڵڵا دە خزمەت گۆداین هەچی دڵتان بی هەیە فەرموو بێن گۆشەر بەخێرن سەرچاوی من لێم گەڕێک چێلم گەڕێ تاختی جوانیت بەرێگەڕێ تاختی جوانیت بەرێگەڕێ دڵ چەڵگەری باڵات نێم مادام شەرتم بپەیاڕێ مادام شەرتم بپەیاڕێ ئەوەدان بێ شاریشنە شارێکی بەسەفایە شارێکی بەسەفایە شاری قادر مامەندی دابن ڕەندۆڵدایە دابن ڕەندۆڵیدایە کەسی لێوە ڕەز نابێ سێعەب ئەو هەوایە سێعەب ئەو هەوایە ئەو یارەمە زۆرە خۆش دەوێ هەرە چاوم لە ڕێگایە هەرە چاوم لە ڕێگایە شێتی باڵای بەرزیتم ماری جەی دێڵم نایە ماری جەی دێڵم نایە زار ماشەڵڵا لەو دەنگەی دار و دیوار دەلەرزێ کاکە ماشەڵڵا
دەنگ و نەرزە یاڕەبی باسی مامۆستا قادر مامەندی کرد ڕوحی شاد بە یاڕەبی کاکە قەت وەستان دانیشتن لەگەڵی هەبوو زۆر هەرێوەڵە لێرە لە داوەتێ بۆ زۆر خۆ زۆرشم خۆش دەویست ئەبزانین بیرەوەری خۆشتان لێ هەیە بە خدای زای دیارە و جوورە ئاشناتی منەوە دەبیان من بیلامەوەگە و کاک شابەی بوومە زۆر وانێک نەبوومە تەمەنم کەم بوو جا لە بۆ یاد کاکە لەگەڵ هونەرمەند دانەستاوە دانیشتۆ ماشەڵڵا حەنج دەنگێکی هێندە بەرزی هەیە دەنگ و نەرزە یاڕەبی کاکەی جان لە خزمەتت داما خواستلامەت کە ئینشەڵڵا زۆر زۆر شەر بەخێرن لەبەر کاک ڕەسوو کەعمەسەیقی بەڵکم پێ عیبە شەرمێ کاکە باپیرجان دڵنیامەوانیش وەکو ئێمە چێژی لێوەردەگرین دیەوە هونەرێکە کە خوددا بە ئێوەی داوە و بەڕاستی بۆ ئێمە و بۆ گشت بینەران و بۆ هەڵویان جێی دڵخۆشیە کە جوێبیستیە و دەنگە خۆشە بین لە خزمەتت داما خواستلامەت کە ئینشەڵڵا نڵ ئێستا پێش ئێستاژن هێنان چۆن بوو جلک و بارگوزەر هیچ دی نەبوو جیازی بوو کێ دەسرە و گۆرێ بوو فەقیر دەوڵەمەند فەرقێکیان نەبوو گەر فەقیریش بای دڵت خۆشتر بوو چون ژنت بۆ داهات مارەی کەم بوو زۆر کەس لە داخان وەختە بێ بنەجوو چون ژنیان پێنایە وەک زەمانی زوو ئینسەف نەماوە ئیمان لە دەستوو دڵە نسحەت بۆ دایک و براو بابوو پدر نرخی کچەکانتان چی دیمە بەناسەر 1 ملیۆن مارەی و 100 بەرزێن لەسەر خۆی هێستا ماوێ خرخاڵ و کەمبەر ئەنگوستی لەو گوارە ساقی گەوهەر 6 بەزنەی زۆر چاک گردن بەندی لەسەر هەمووان حیساب کە بیان هێنا دەفتەر 2 ملیۆن دەگرێ زاوای قۆڕوەسەر حەولادی ساڵح و پاک و بێخەبەر قەت نابینن لە ژوربانی سار کاکەجان زۆر سەختی مەگرن بەخڵای قەدیمیش لێ بڵێ مەڕی دەفرۆشم مانگای دەفرۆشم پەڵە زەوێکی دەفرۆشم بەتایبەت هەم بۆ خەڵکی شاری کاکە خوددا خۆیان تووشی قەرزدارێ مەکەن بزانین کاکە باپیر چۆنی ژن خۆی تووشی قەرزدارێ کرد ناوەڵە ژن نەخواست بوو خۆم وەڵای بۆ خۆم 600,000 بوو چەند ساڵەوەی پێش وەڵای 22 ساڵەوە پێش باشەوەدەم زۆر بوو سەخت بوو بۆ بازار بەسترا بوو هەسەنەکە مەڕشیان وە دەفرۆشەوە ما بوونەوە لە بازاڕی ئارە با خودای هەربژین کە براش میان قەرزکرێتەینان ئەلعای هەر سەدڵم داخە داتانەوەی دی قەرز وەڵای قەرزەکە لەسەرە بنە بۆ من قەرزان کەوتمە ماڵ نشێ ئەی هاوار کاکە وا مەکەن خوددا وا مەکەن کاکە دەیەوە بە جوانەکان ما بڵە ببنە ماڵەکان بڵە کاوە سەخت دەگرن کاکە کچەکەم لەسەر ساڵی تەوەلودی نەبێ مارەی بابەکان جوان لێدی کاکە پێیان بڵە بزانم چیان پێ دەڵێ وەڵای یا پێیان دەڵم ئەگەر بە پوڵی جیڤانەکەی ئی بابەکان بابێنن بە قەرز و قۆڵنا دوای قەرزەکەی دەستۆی کوڕەکەی وەڵای کوڕەکەی پێی نادرێ کاکە با پوڵی جیرفانی بابەش نەبێ بابرە هاسانتری بگرنەوە هەموو زێڕوانەکەی بۆ ئەوش ئەو قسەش جوان ڕازەکە با هاسانتری بگرین بەڵام باخە بە قەرز خۆ کابرا قەرزانەکەی جوانێکی ئەوەس پێ ماڵ خۆی کە قەرزەکەی چۆن بیدا کاکە سەخت مەگرن ئەی هاوار سەخت مەگرنەوە بە داوای کاکە باپیریش دەست خۆش بکە ئەمڕوو دەست لە هیچکم ئەرەوە لە سدەگەڕێ ئەرەوە لە کوێ کوردە لە کۆڵم دەواخێ بینەرانی خۆشەویست و عزیز ماندوو نەبنەوە ئێرە بەری باشووری ئاوایی چەشمەگۆلە ئێستا لە زمانی ئاغای مهندیسەوە زیاتر دەبیستین کە بزانین ئەو شوێنە پێشتر چۆن بوو بەهۆی ئاڵوگۆڕی کەشوهەوا تا ئێستا چی بەسەر هاتووە هەرو زۆر کە عەرزەمکردن ئەو قسمەتێکە ملاحزە دەفەرمونە تەسویرەشدا کە دووربین جوان بیگرێ ئێرە قەدیم جێ خەرمانی جەماعەتێ بووە یعنی بە ئیسلاحەکە بڵین بە قسەی قەدیمەکان دڵ ئێرە جێگایەکی پڕ ئاو بووە هەر زۆر کە بە خۆتان دەزان خۆ بەهۆی ئەوەی کە هەرز وردە گەرم دادێ منابێ ئاویش کەم دەبنەوە
ئێرە قەدیم دەیان کوت بە قسەی قەدیمەکان کە مام ڕۆسوش کە بۆ خۆتان قسەتان دەگەڵ کرد ئێرە جگاکی زۆر پڕ ئاو بووە وردە وردەکە ئیشک دەهات ئیدی لەو بەرە لەو بەرە مەزرایە دەستیان پێ دەکرد جەوان فوتباڵیان دەکرد فوتباڵ دەخێنی جەماعەتی ئەو دێیدا ینی دێهاتێکی 52 ماڵیە حدەقە 35 دانە بازرگانی فعالیە چەشمەگوڵ دیەکی چووکەیە دیەکە مەسەلەن دێهاتەکان جیران من حەسەن نوران کە لەو بەرێ و گوندیۆڵەش کە جیرانمانە جەمعێتی نیشتە جێبوویەکەی کەمە ئەمە یەکشتی جالبی کە هەیە وەرزشکاری زۆرە بەتایبەتی یاری فوتباڵ کە قەدی مشکە عرزیان کردن ئەمە قەدیمە لێرە بخۆم منداڵم بە ئەوشتە منداڵترم لێرە گوێن دەکران نانێن دەکرا کە بە ئیسلاح مادەری کریکێت ئەمە پێ دەڵن کریکێتی کوردی بە خۆمای پێ دەڵم بەیسبال کریکێت بە مۆدی کوردێوارەکەی هەلبەتە دەکرا یا فوتباڵمان دەکردێ لێرە فوتباڵیستی چاکچاکمان هەبوو لە سەحی شارستاندا یعنی بە زۆر دەڵم هەر تیمەکە لە شنوێرە حواڵی مسابقاتە دەکات مەسەڵەن ئەعزام دەکرا 3 بازیکن 4 بازیکنی فیکسی 100% چەشمەگۆلێ بوو ئەرێ وەڵڵا هەیە ئەوەش مەسەلەیە کەمە لێرە هەمانە ئەو جور کە بە خۆتان زای مەیدانێکی گەورەی ئەو ئیستعدادە ئەو پتانسیێلێکی هەیە لە چەشمەگۆل لە هەم نیروی ئینسانی هەیە هەمەوەی کە موقعەتی چاکی هەیە پێویستی بە یارمەتیدانی مەسئولین هەیە ئەمە دەمانهەوێت لێرە چەندین وەخت لەوەی پێش دەرخاستماندا بۆ ئیداری وەرش و جوانە کە فەنس شێشی بکرێت ئێرە ئای ببێ بەهۆی ئەوەی کێرا ئابیاری تەعزیف شارە کوتمان یەک دوو لەمان بۆ بێنە لێرە ئابیاری بدەین چونکە خۆتان زانانە و جا هەرزانێک کردن قەڵچقە بە کوردواری پێی دەڵێن هەرزم بە خزمەت بێ بەعیز بۆ مەیدانی جوان لە ڕێخت و شەمالی خۆی بکەوێنێت جوان نییە فقط داواکارەکەمان ئەوەیە لەبەر خاتێککە خۆ خۆتان زانن وەرزش شتێکە باعیز دەبێت کە جوان لە زۆر شتی بگەڕێتەوە چەشمە گۆلی مەش ساڵان وە بیرم نا سێتیم چوارتیم هێواران داات فوتباڵنەکە ئیدی کەس نەدەزانێت سیگار چییە نەدەزانە کاری دیکە چیە بە زۆرعەت دەڵم چەشمەگۆل دیەکە کە ئەسلەن یەک نەفریشی محتادی ئەسلەن تێدانی ئەسەن موادی تێدانی شکری خدای زۆر خاوێنە بۆ خۆتان دەتوان بگەڕن بپرسن فقط پێویستیمە بۆی کە یارمەتیمان بدەن کاکە گیان فەرموتان نێرە منتەقەیەکی پڕاو بووە کانیا و شتی لێبوو لە دۆر و بەرانە کە فەرموتان پڕاو بۆ ئێستانە ماوە درستە ئەخە هەرزیشمان کردن ئەو ڕدەن سبەکانی ئەوەدانش هەرزیان کردن وەچی تەسمی چەشمەگۆلێت چەشمەگۆل بەمەعنە لەبەر خاتی ئەو دوو گۆلانەیە هەڵکەوتوو لە چۆنە کاکە دقیقاً دە موقعتە هەرزم کردن ئێمە لە باشووری دێینە لەو قسمەتی ئەگە دقەتدابێت ئەهانی ستەخریان لێ ساز کردووە ئێرە قەدیم دوودانەکانی هەبووە دوودانە گۆل بە ئیسلاح هەبووە یەکانی لە بن ئەو دارێک کە دەبینن مەخصوصی ژنان بووە چون زۆر ئەلبەتەوەش هەرسکەم جەماعەتی ئێرە زۆر دیندار بووە فەقیخانەی ساڵ و ساڵ فەقی دەهات نێرە طالب العلم زۆر بوون لێرە دەهاتن یەکانی مەخصوصی ژنان بوو پێیان دەکوت کانی ژنان زۆر کانێکی پڕئاو بووم لە بیرمە بە منداڵی خۆم لە بیرمە وەکو خەونێکی بە ئیسلاح کانێک خوارەوەی تر پەنجامیت لە خوارەوەی کانی پیاوان بوو پیاش داهاتن لەوێ نۆژوت کاری شەڕی خۆشیان لەوێ ئەنجام دەدات چونە مزگەوتی دیە مزگەوتی قەدیم کە ڕووخاوە ئەو مزگەوتێک کە پێم نیشاندان ئەو مزگەوتی تازەیە دەڵێن عەقڵی سالم لە جەستەی سالمدایە وەرزش یەکێک لە هۆکارەکانی سەرەکی جەستەی سالمە هیوادارم کاربەدەستان حتممە پێڕاگەیشتێکی باش بۆ ئێرە بکەن بە تایبەت بۆ زەوی فوتباڵەکەی کە چا بکردرێن و جێگایەک و شوێنێکی باش بێ بۆ وەرزشکردنی لاوەکان و منداڵەکانی ئاوایی لە خزمەت یەکێک لە ئاژەڵدارانی خۆشەویستی ئاوایی چەشمەگۆلداین کاکە گیان ماندوو نەبنەوە قال و ساغ بێ ئینشەڵڵا زۆر مەمنون سپاس خزمەتداینا زۆر سپاس خۆتان دەناسێنە من ڕەزا ئاغلێنیمە تەمەن و چەندە کاکە ڕەزا جان 37 ساڵ تەمەن درێژ بن یا ڕەبی ماوەی چەند ساڵە خەریکی ئاژەڵدارین کاکە تقریبا 3 ساڵە پێشتر هەر لە ئاوایی دابوونە نەوەڵا لە شاری بووین چۆن بۆ ڕووتاندا ئاوایی کردەوە کاکە وڵای عەلاقەمان بەو شوغڵەی هەیە کاکە ڕەزاجیان باسێکمان لە شێوەی میکانیزەبوونی ئاژەڵداری بۆ بکەم زین جیاوازی لەگەڵ شێوەی سنەتی چیە جیاوازی وی ئەوەیە جیەکەی پاکوخاوێنترە مانگاکان دەگەڵ مانگای مەحمولی فەرقی هەیە مانگایەکی معمولی مەسەلەن ڕۆژێ 5 کیلۆ شیری دەدات دێغڵ ئەوەی مە 35 کیلۆ ئیلا 40 کیلۆ شیری هەیە چون خوراکەکەی شتەکەی دیکەی دەگەڵ مانگای دیکە مەحمولی فەرقی هەیە بەڕاستی نژادی وانش دەگەڵ نژادی مانگایەکی مەحمولی فەرقی هەیە لێرە چەند سەر مانگا ڕادەگرن لێرە 30 سەرمە ڕادەگرن چەند کەس پێی ڕادەگەن یەک نەفەر قەلب و ساغ بێ ئینشەڵڵا شیرەکەی بە مەسرەفی کوێ دەدا دەینە شیرپەزی
قەلب و ساغ بێ ئیشەڵڵا. کاکە ڕەزاجان هۆکاری چ بوو کاوای چەشمەگۆل و بۆ ئاژەڵداری هەڵبژار؟ وڵی خەڵکەکەی باشە جێ و ڕێیەکەی خۆشە بە خاتریەوەی کاتی نێرە هەر بێم زەرت بن ئیشەڵڵا کاکەجان قەلب و ساغ بێ. مەمنون تشک. لە خزمەت کاکە واحیدی خۆشەویست داین یەکێک لە وەرزێرەکان کە بە شێوەی مکانیزە لێرە کار دەکەن. کاکە واحیدجان زیاتر خۆتان دەناسێنن. بەڵێ من واحید ڕەسوڵیمە کوڕی مام ڕەسوڵ 39 ساڵ تەمەنمە شغڵشم کەشاوەرزێ و مکانیزە. کاکە واحیدجان بۆ من باسکەم بزانین چۆن بوو چوون بۆ لای شێوەی مکانیزە کارکردنی کشتوکە. من لە ساڵی 85ەوە دەستم بەو شغڵی کردووە سەردەمایەک بوو دەستگا وەژیر نەدەکەوتن لێرە یعنی یەک دەستگا کەمە لە منتەقەی گوندێوەڵی هەبوو من چوومە سەر دەستگای دەوروبەری دەدی هەتا ئیلا 15 دییان دەچوین هەتا دەوروبەری سۆفیان و کانعینەڕۆم و کانیسپیوان منتەقەی ڕزایش دەچوین ئەوانە هەمان دەچوین دەستگان وەژیر نەدەکەوت دیدی هۆ بۆ ئەوەی کە بۆ خۆن دەستگان وەژیر کە زەمینیشن زۆر بوو هەستان بۆ خۆن دەستگان کردی دەگەڵ برادرەشی بە ناوی کاخالق دیدی شروعان کرد بە دەستگای مکانیزی 3-4 ساڵان شۆفیری کاخالقی بووم باقی دوار بخۆم نێنام دەستگا شتەکانم کڕین. جیاوازی چێ کاکە لەگەڵ شێوەی پێشوو؟ بە خوددا فەرقی زۆرە مەسەن قسمەتی هەتا مەسەن دەستگای وزین و شتێکە بژارە دەکەی فەرقی کارگەروشتی بە ئەندازی دەخەڵ ئیمکانی 50-60 کارگەری فەرق پێ بکە کارەکەشی هەم جوانتر هەمەوەی کە چەوەندەر و کاسپێکەش جوانتر دەبیتەیە فەرقی بێئەنداز پێ دەکات کاسپێکی مەسەن سەردەماشی کە هێنادان 20 ئیکتاری 30 تۆنی چەوەندەر دەبوو ئەلان ئیکتار هەیە تا 100 تۆن ئیکتار هەیە 80 تۆن 100 تۆنی چەوەندەر لێ بەرداشت دەکەن. هەز وەختی کەمتر نیروی کاری کەمتر دەگرێ و بەرهەمی باشتر وڵا بەرهەمی چاتری شەو وەختیشی کەمترە یەکتارێک مەسەرەن کە بژاری دەکەی بە کارگەری احتمالن 5 ڕۆژان بگرێت بۆ دەستگای احتمال ساعتێک 2 ساعتی بگرێت نەهایەتەکەی 2 ساعتان دەگرێت. باشە کاکەەوە بەیەکەوە کار دەکەن یا هەر کەسە دەستگایەک جودا؟ نەخێرا من هەنە قسمەتی بەهاران کە وەختی کاشتی چەوەندەرە دەبێت بەیەکەوە کار دەکەن سێ برادرین کاک فوادی مەولوزادە و کاک خالق تایەوە منم بە سێ نەفەری کارە دەکەین دەوروبەری 15-20 ڕۆژ ما باقی دیکە جودا کارە دەکەین ئەوان دەستگای خۆیان کارەکەین دەستگا هەتا وەختی بەرداشتێ وەختی بەرداشت دووبارە هەمان ئەمان بەمدە دووبارە هەم کاری یەکتر دەکەینەوە. کارەکەتان تایبەت بە ئاوایی یا پێوەی کە دەستگاتانەی هاتو چۆش دەکەن؟ نەوەڵا دەچینە مەسەن دێهاتێک بنێ گوندێوەڵا حەسەنورانە دەگەڵ چەشمەگۆل سێ دەهاتان دەچێت. کاکە واحیدجان و شێوەی مکانیزە بوونە کە باستان کرد چ کاریگەریەکی لەسەر زەوی و زاری و ناوچەیە هەبوو؟ بە خودایدا قسمەتی لە هەزینەی کەشاوەرزی هەزینەی کەشاوەرزان کەم بۆتەوە بە نسبەت ساڵای پێش و وەختی کەری کەمتریان دەبێ بە وەخت مەسەنجاران هەفتێکی دەچوونەکارە هەم بەزنهاتەکە 2 ڕۆژان دەستنە کابراکارێ ما باقیدی باقی کولەن زەمینەکانی مەکە کولەن بارانینە کولەن زیری کشتی ئاویاری تاعتیفشاری بارانیە هەم بۆ کاری مکانیزەکەش خۆشترە هەمەوەی کە ئاوهای غێری مزازشن نەماوە مەسەن سەحی دیدا کولەن ساڵاو پڕکە تا تەنها 2 ساڵاوی ئەمیخن هەنا تەواوی دی مەسەن پاراو دەکا کەشاوەرزەکە کولەن بەو 2 ساڵاوی ئەنجام دەدرێ. هەربژین ئینشەڵڵا کاکە جان وەکو وەرزێرە کە بە شێوەی مکانیزە کار دەکەن و شکری خوددا کاروبارتان زۆر چاک بەرەو پێش دەڕوە چ پێشنیارێک بۆ وەرزێران هەیە؟ بە خوددایدا پێشنیار دەبارەی کولەن شێوەی کارکردنی مکانیزە بەڕاستی واقعاً زالبە بۆ مکانیزە هەم سەحی دەرامەدی دەباتە سەرێ هەم سەحی خەرجی کەمتر دەکا ئاماژەم پێکرد وەک زمانی قەدیم نەماوە کە هەرەوە دووشە دەبی ئەلعانش بەو مەکانیزەی وەختی کەمتر بەهرەی زۆرتر خەڵک وەردەگریتەوە ئیدی وەک ساڵان نییە مەسەن کابرا دروستە سەری کەمتر سەری یەکتر دەدەن عازەمە عەلێکنی زووتر نییە زۆرتر وەلی بە هەر سوورەت کارەکە کەمترە بەهرە و زۆرترە جستەی خەڵکیش ماندووتر نیەوە بەموانشی ساڵان ئەلعانش خەڵک دڕفای و ئاسایشی زیاتر دانا جەماعەت خانووی چاک زندگی خۆشتران بنسبە ساڵان هەیە کەمتر کارێ دەکەن زندگیشان بەڕاستی
خۆشترێدی کارەکەشیان بە مکانزەی پیشڕفتی پتر کردووە. ئاواتی سەرکەوتن دەخوازم بۆ کاکە واحیدی خۆشەویست و گژ وەرزێران و ئاواتە خوازم ئاوایەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاوەدانی و سەرکەوتنی زیاتر بڕۆن. بینەرانی خۆشەویست و عزیزی بەرنامەی کانگای ژیان خاڵی بەڕاستی جێگایەکی خۆشە لەو بەرهەیوانەی لە ژێر سێبەری دارە قەیسی دادە حەلیمی زەحمەتی کێشا چای بۆ هێناوین و چای کترێ ڕەشی لەسەر تەندوری لێنراوە و قەیسی و خیار و لە خودای بەزیاد بێعەرەبی لە خزمەت مامۆستا سەید حەکیمی حوسێنی بەرزەنجی داین سڵاوتان لەبێ مامۆستا گیان. وعەلەیکم السەلام و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. گەلێک بەخێر بێن بۆ ئاوای چەشمەگۆل لە ناخی دڵەوە بەخێراتن و دەکەم. زۆر سپاس مامۆستا گیان بەڕێزن. مامۆستا گیان زیاتر خۆتان دەناسێنم زانین وەلەدی چۆن و تەمەنتان چەندە؟ ئەمن عەبدولحەکیمی حوسێنی بەرزەنجی متەوەلیدی 1343 هەتاوی لەدایک بووی ئاوای گوندەوێڵەیمە و نزیکەی پتری ژیانیشم لەو ئاوای چەشمەگۆلێ ڕابردووە کە بەئیسلا پێشەوەی کە بابم بە جوانی زوو دانیشتووی مەحاڵێ بووە بەئیسلا لە خانەوادەی ماڵە شێخ بابای لە دێشی قولەری بۆکانێ مەحاڵی بەهی بەوەلد بووە. عمری جوانی هاتووەتە منتیقەی شنوێ ئێستاش ساڵی شوێستنەوە کاوفۆتی کردو ئەمە لەو دێمان دیگارین. ئەرز بکەم 4 برا بووینەوە دوون ئێستا لە پیرانشارین و دووش لە چەشمەگۆلەینە. ژین مامۆستا گیان بە پێوەیەکە 27 ساڵە لەو ئاوایی دەژین باسێک لە ژیانی خەڵکمان بۆ بکەن و پێکەوە بوونی خەڵک. وەڵڵاهی ئاوای چەشمەگۆلێ بەئیسلا ئێستا لە حاڵی حازردا نزیک بە 65 خانەوارە لە حدودی 300 نەفەر جەمیعەتی هەیە. ئەرز بکەم 300 نەفەر جەمیعەتی هەیە نزیک بە 106 ئیکتاری زەمینی ئاویژەشی هەیە کە پێک هاتووە لە دوو قسمەتی مەندەجۆ و ئەو نزیک بە 100 ئیکتارە زەمینی لای سەرەوەشی بەئیسلا 6 ئیکتارە ئەویش هەموو ئاویژەنە. وەلی ئەو شوێنێک کە ئێستا من دانیشتومە لە سەنەتدا خاچی حەسەنورانێ بەڵام هەر لە مەحدودەی چەشمەگۆلێ واقع بۆ دەنا زووی پلاکی زەمینی مەزروعی کەشاوەرزی حەسەنورانێ ئەوەی حەسەنورانێ. وەکی ئاگادار بووینەوە مامۆستا دیارە لە بواری فەرهەنگ و ئەدەبیشەوە تێکۆشانیان هەبوو دەستێکیان لە نووسیندا بۆ ئێستا لە زمان خۆیانەوە زیاتر دەبیستین. ئەوەی عەرز بکەمەوەی ڕاستی ئەمیش تەکوتوک شعرم هەبوونە بەڵام نەوەک بەو شێوەیە چون بەئیسلا لە ئەسەری گرفتاری خانەوادەجی و مشکلاتێکی کە بۆ خۆم هەم بووە نەمتوانێەوە ڕاستی زۆر ئیدامە لەسەر شتەکانم دەم وەلی ئەمن وەکو کوڕێکی ماڵە شێخ بابای بە حەقیقەت 100 ساڵەوەی پێش مەرحومی شێخ بابای غەوساباتی کە مامی باپیرم بووە مامی شعلی باپیرم بووە ئەرزەم بەعزورە دە شێعر و شاعیری و خۆشنووسیدا دەکاتی خۆیدا لە عیلم و تەبابەتدا نمونە بووە. ئێستاش کە بەئیسلا برازایەکەشی کە مەرحومی شێخ اسماعیلی زەبیعی بووە ئەویش هەر یەکێکە لە گەورە شاعیرانی کوردستانی تەخەلوسەکەشی زەبیعی بووە. تەخەلوسی دیارە مەرحومی شێخ بابا سەدر سادات بۆ ئاسار و نوشتە زیاتیشانێ ئەو ساڵیش کتێبەکەی کە بە کوشی کاک سەید مەسعودی سعیدی بەئیسلا ڕوونمایی کرا لە کتێبەکەی لە مستەمی فەرهەنگی شاری سابلاغە. ئەرزت بکەم دە خۆشنووسیدا دە خەتاتیدا وەڵا خانەوادەیمە
چ ئەرزکەم خانەوادەیەکی تاریخینە و 230 ساڵیشە لە ڕۆژهەڵاتی دەژین و کە لە بەرزنجەی عێراقیرا هاتوونە. بژی مامۆستاجا منداڵەکانی خۆتانچی درێژان پێداوە؟ منداڵەکانی خۆشم ئەلحەمدولیلا هەمیشە دەکلاسەکانی کوردیدا کە لە شنوۆیە بێسلا تەشکیل دەبێ ساڵیانە دەچن بۆ کاری فەرهەنگی زۆر زۆر بێسلا تێکۆشانیان هەیە چالاکن لەو ڕاستایدا میش خۆشحاڵم. ئێستاشە لە خانەوادەی ماغای سید ئیسماعیلی بەرزنجی لە سابلاغێ دیارە نووسەرە و ئەهلی قەڵەمە و شکر بۆ خودای ئەو ڕسمەن دەنووسێت. بژین ئینشەڵا مناڵەکانی لەژێر سێبەریەوەدا مەحفوظ بن یارەبی جۆبیسی شارەکە دەبین مامۆستاجان. من پێم خۆشە بۆ وانێکێگە و مامۆستای قانعی چەند شارێکم هێنا سەر قەڵەم ئەوەندە هەرزی جەنابتانی بخێنم بکەم. مەرحومی مامۆستاقانە ئەو چەند شارانەیە کە پێم خۆش و لێرە هەر بیرەوەرێک بێت. هێندە بخوێنە کە خوێندەواربی لە ناو کۆمەڵدا زرەنگ و شیاربی بە ناوی چاکە تۆزێ دیاربی چ لە لادەی بی یاخوا لە شاربی. دووبارە مامۆستا هەژاری شارێکی هەیە دەوبەیتیدا دەفەرمێ گەلێک پێویستە زانست و خوێندن بۆ سربەخۆیی بۆ تۆڵاستاندن گەلێک خوێندەوار بێ قەت ژێر ناکەوێ لە ڕاست بێگانە سەری نانوێ. دووبارە مامۆستاقانە دەفەرمێ ڕۆڵەکەم خوێندن بخوێنە خوێندنە دەرمانی کورد تۆ دەزانی چۆن بووە ژینی باپیرانی کورد دیمەنی سەرسەوز و جوانی خاچی کوردستانەکەم ئەو ڕحەی خۆم و 100,000 دۆستیشی بە قوربان دەکەم. ئەیوەتەن شاخ و چیاکەت چقەڵی چاوی دوژمنە کەی دەبینێ دوژمنی پەس جەرجی پاچی کونکونە. بەخۆشیتانەوەی مامۆستاجان مامۆستا هێمنیش دەفەرمێ چاری دەردی کوردەواری خوێندنە و هەر خوێندنە. خۆش بە مامۆستاجان زۆر سپاس هەر بژین ئینشەڵڵا. لە جێشی دیشدا هێمنی ڕەحمەتی دەفەرمێ ئەو گەورە پیاوە خوددا ڕوحیان بە بەهەشی شادکە دەفەرمێ لێم گەڕێ با دەربرم سۆزی دەروون لێم گەڕێ با هەڵوەرێنم ئەشیڕون شیوەنی من شیوەنی ئینسانیە بانجی ئازادی و گروی یەکسانیە. و خۆش بە مامۆستاجیان زۆر زۆرتان سپاس دەکەم هەر وەک دەبینن مامۆستا ماشەڵا لە هەموو بوارێکەوە تێکۆشانیان هەبوو ئەلحەمدولای کەسایەتێکی زۆر خۆشەویستن دەنێو ئاواییدا. دەستا و خۆش بە مامۆستاجیان گۆ دەکەین و زۆر زۆر دووبارە بە خێراتن و دەکەین و بە خێراتنی ئەو جەم و دۆست و خۆشەویستانە دەکەین. هیوادارین بە ئیسلا هەرەوەی کەنگۆ دەستنە ئاوایەکان سەردانی ئەو خەڵکەی دەکەن و ئاوایەکان دەکەن و بە ئیسلا مشکلاتی دیەکان دەناسێن و ئەنگۆ جێگای تەقدیر و تەشەکورن و خوا دەرەجاتیان و عالیتر دەکا و لە کاری خۆشتاندا ئیشەڵا هەمیشە سەرکەوتو و موەفەق دەبن. بەخۆشی هەموو لایەکی دیەگە کەم و کوڕێکیشە بێ خولاسە دەبێ ئەمە بە گەورەی خۆتان عەفو بکەن. تاتانێ مامۆستاجان لوتفتان کرد. ژیانی ئاوایی نشینی بە گشتی یەکێتی و برایەتی و خۆشی و یەکڕەنگی پێشانی ئێمە دەدا. هەرچەند کە هاوڕێوەز و هاوکاری و هاتوچۆ بڕەکەم بۆتەوە بەڵام شکری خودای هێستا لە ئاوایەکاندا ڕنگ و بوونی خۆی هەرماوەتەوە. ئاوایی چەشمەگۆلی ژێکێک لەو ئاوایانەیە کە وێ ڕای بەردەوامی لە ژیانی ئاوایی نشینیدا خەڵکەکەی لە پێشکەوتی خۆیان بە تایبەت لاوەکان هیچ دەریغیان نەکردووە. ئەوە بوو راپۆرتی ئەو ڕۆیمە لە ئاوایی چەشمەگۆل هەڵکەوتو لە 14 کیلومتری شاری جوانی شنۆ سەر بە بەشی ناوەندی. هیوادارم بەرنامەی ئەو ڕۆژمان بە دڵی ئێوەی عەزیز و خۆشەویست بوو بێت تا کانگەی ژیانێکی دیکە ماڵاوە.